ئاخوندەکان هێمای هەموو جەنایەت و گەندەڵی دەسەڵاتی ئیسلامین. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو بووە کە نیشانی دەدات ژنێک کە لەلایەن دوو کەسی مێزەرە بەسەرەوە هێرشی کراوەتە سەر لە کاردانەوە بە ڕەفتاری تێکەڵ بە تونند و تیژی ئەوان مێزەری یەکێکیان لەسەری بربووبەوە پێشێل دەکات. هەواڵنێری حەوزە نیوز ڕایگەیان کە ئەو ژنەی وان مێزەرەی یەکێک لە ئاخوندەکانی لە قۆم پێشێل کرد دەست بەسەر کراوە. دەرگیری لەفزی و فیزیکی ئاخوندەکان لەگەڵ خەڵک تووڕەیی ژنان و پیاوانی لێکەوتەوە و کەمتر ڕۆژ و هەفتەیەکەیەکە مێزەری ئاخوندێک وەبەر پێ نەدرێت و ئاخوندەکان خۆشیان کەوتونەتە بەر بێزاری و نەفرەتی خەڵکەوە. لە کۆماری ئیسلامیدا ئەگەر ژنێک مێزەری ئاخوندێک وەبەر پێ بدات لە ماوەیەکی کووردا دەست بەسەر دەکرێت. بەڵام ئەگەر ئاخوندێک فەرمانی پژاندنی ئەسید بە ڕوخساری هەمان ژن دەربکات پەروەندەکەی تەواو بوو ڕادەگەندرێت. هەروەک چۆن لە پەیوەند لەگەڵ پەروەندەی ئەسید پاشی بە ڕوخساری ژنان لە ئیسفەهان ڕوویدا. لە کۆماری ئیسلامیدا پەڕۆی سەری ئاخوندەکان لە گیانی ئینسانەکان بایەخی زیاترە. لە هەر کوێ ڕەخنە لە دەسەڵات و هێرش بۆ سەر بنەماکانی بایەخ و کولتوری ئەم ڕژیمە بێتە گۆڕێ هێزە ئەمنیەکان زۆر بە خێرایی دەکەونە جم و جۆڵ. بەڵام ئەگەر مافی خەڵک پێشێل بکرێت و زوڵم لە خەڵکی ئاسایی بکرێت دەستگای ئەمنی کوێر و کەڕ دەبێت کە هەڵبەت خۆشی دەبێتە پایەکی زۆر وێژی و ستەم. ئاخوندێک لە کۆماری ئیسلامیدا بەر بە هاوردەکردنی واکسەن دەگرێت و دەبێتە هۆی مەرگی هەزاران کەس. ژمارەیەک بڕیار دەدەن کە سکاڵا لە دژی تۆمار بکەن بەڵام هێشتا سکاڵایان تۆمار نەکردووە دەست بەسەر دەکرێن. حکوومەتی ئیسلامی پتر لە هەموو ڕەوت و ئەندیشەیەک یارمەتی توندبوونەوەی کۆنەپەرستی ئیسلامی و دیکتاتۆری و گەندەڵی دەسەڵاتی مەسەبی داوە و ئاخوند هێما و سمبۆلی گشت جەنایەت ڕیاکاری گەندەڵی بێڕەحمی و شارلاتانیزمی دەسەڵاتدارانی ئیسلامیە. هەروەک جددیترین و پێداگرترین داکۆکی کارانی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران خەڵک لە دژایەتی لەگەڵ ئاخوندەکان ڕاستەوخۆ کەوتونەتە بەرامبەر ڕژیمەوە. نەفرەتی بەرهەقی خەڵک لە ئاخوندەکان لە هەر سوچێکی ئێران شەپۆل لێدەدات و خودی ئاخوندەکانی دەسەڵاتیش باش دەزانن کە لەگەڵ ڕووخانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕۆژگارێکی خۆشیان لە ئێراندا نابێت. سەنعەتی ئاخوندسازی لە پڕڕەونەقترین تەجارەتەکانی ئێرانە و بودجە میلیارد دۆلاریەکانی دەکرێنە خەرجی پەروەردەی سەدان هەزار ئاخوند و تەڵەبەی مفتەخۆر. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی تەجارەت نیوزی چاپی تاران لە چارتی حوتەمی گەڵاڵەی بودجەی ساڵی 1400 کە وردەکاریەکانی بودجەی دەستگا سەرەکیەکان و ژێرلقەکانی تێدا نووسراوە 43 دەستگای مەسەبی لە بودجەی ئەم ساڵدا 7252 میلیارد و 600 میلیۆن تمەن بودجە وەردەگرن کە لە چاو ساڵی ڕابردوو نزیکەی 17% چوونە سەرەوەی نیشان دەدات. بەواتایەکی تر بودجەی هەندێک لەم ناوەندانە چەندین بەرابەری سەحمی وەزارەتخانەکان و ڕێکخراوە گەورەکانی ئێرانە و هەندێکیان لە ساڵی 1400دا چەند بەرابەر نسبەت بە سەحمی ئەم ساڵی خۆیان پارەیان وەرگرتووە. لە راپۆرتەکەی تەجارەت نیوزدا هاتووە دووهەمین دەستگایە کە زۆرترین بودجە وەردەگرێت ناوەندی خزمەتگوزاری حەوزەکانی علمیەیە. ئەم دەستگایە 1000 میلیارد تمەنی لە بودجە بۆ تەرخان کراوە واتە کەمێک زیاتر لە کۆی گشتی بودجەی مەجلیسی شوڕای ئیسلامی و سازمانی ئورژانسی گشت ئێران. شوڕای باڵای حەوزەکانی علمیە 651,000 میلیارد تمەن بودجە وەردەگرێت. ئەم بڕە نزیکەی 2 بەرابەری بودجەی ڕێکخراوی خۆراک و دەرمان و پتر لە 5 بەرابەری بودجەی وەزارەتی علوم لێکۆڵینەوە و تەکنۆلۆژی ئێرانە. جامعەت المستەفا العالەمیە و ڕێکخراوی تەبلیغاتی ئیسلامیش بە نۆرە چوارەمین و پێنجەمین ناوەندی بودجە وەرگری ئەم لیستەن کە بودجەی ناوەندی یەکەم بەرابەرە لەگەڵ بودجەی گشت ئامۆزش و پەروەرشی ئێران و بودجەی ناوەندی دووهەمیش نزیکەی 2 بەرابەری بودجەی کتێبخانەی ملی و یان 4 بەرابەری دامەزراوەی ملی نوخبەکانی ئێران بودجە وەردەگرێت. لەوەها بارودۆخێکدا و لە حاڵێکدا کە هەژاری بەرین و بێکاری سەرتاسەری ئێرانی داگرتووە
تووڕەیی خەڵک بەو دەلیلەیەکە بۆچی ئەو بودجانەی کە پێویستە خەرجی باشترکردنی ژیانیان بکرێت تەنیا لە ئیختیاری گروپێکی تایبەتدایە. بۆچی وەها بودجەیەک مەسەلەن بۆ باشترکردنی ژیانی خانەنشین کراوان لە بەرچاو ناگیرێت؟ بۆچی گروپێکی تایبەت مافی ئەوەیان هەیە کە بەبێ خوڵقاندنی ئەرزشی ئەفزوودا لەوەها پشتیوانیەکی دەوڵەت ئەویش لە سەهمی 8 میلیۆن کەسی دیکە بەهرەمەند بن؟ خەڵکی ئێران لە ماوەی 43 ساڵی دەسەڵاتی ئیسلامیدا پتر لە هەموو کاتێک لە ماهیەتی کۆنەپەرستانەی ئەم دەسەڵاتە و فریوکاری و شارڵاتانیزمی ئاخوندەکان ئاگادار بوونەتەوە و بە ڕووخانی شۆڕژگەرانەی ڕژیمی ئیسلامی ئێران وەرزێکی نوێ بۆ ئاخوندە مفتەخۆر و گەندەڵەکان دەست پێ دەکات و پێویستە وەڵام دەرەوەی هەموو جەنایات و پاڵانکاریەکانیان بن.